ئەم قەزیە زۆر جار نەزانەکان ئەیجوڵێنن ئێمە ئەشوبهێنن بە سولەیمانی کوڕی عەبدولوەهاب کە برای شێخ محەممەدە و ئەمان شوبهێنن بە ئیبن جەرجیس داودی کوڕی جەرجیسی عێراقی چونکە ئەوان قەزیەیەکی تریان هەیە ئێمە کە دیفاع لە مەوزوعە ئەکەین مەذهبمان وەکو مەذهبی داودی کوڕی جەرجیس نییە وەکو سولەیمانی کوڕی عەبدولوەهاب نییە ئەوەی ئەوان وتیان چی لە دوو خاڵە کورت یەکەمەوە دوایەش مەسەریشی یەکەم ئەو شیرکە گەورانەی کە لە گۆڕپەرستیدا هەیە لای داودی کوڕی جەرجیس و سولەیمانی کوڕی عەبدولوەهاب بە شرکی ئەصغەر ناوەبرێت یعنی کەسێک هاوارە کاتە قبر لای ئەوان شرکی ئەصغەرە کەسێک تەوافەکان شرکی ئەصغەرە کەسێک واکە شرکی ئەصغەرە ئەوانەی کە شرکی ئەکبەرن بەلای ئەو دوانەوە شرکی ئەصغەر بەڵام بەلای ئێمەوە کە ئەڵێم ئێمە سەلەفیەکان ئەوەی کە لەسەر منهەجی شێخ الئیسلام ڕوا شێخ محەممەد ڕوا و باقی عولەمای ئەهلی سوننە ڕوا نەخێر ئەوانە شرکی ئەکبەرن پاشان داود ابن جەرجیس لەگەڵ سولەیمانی کوڕی عەبدولوەهابە کە ئەڵێن ئەوانە شرکی ئەصغەرە بە بەڵگەی ئەڵێن مادام مسلمان وتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله کابوو بە خودی شایەتمانەکە بێتە ئەهلی تەوحید ئەوانەی کە دەیکات لە ئیسلامدا وای لێ ناکە وەک بتپەرستیەکەی جاری جاران بێ لە سەردەمی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئێمە ئەو قەولە بە غەڵەت دەزانین ئەو قەولە قەولێکی غەڵەت پاشان لە مەسئلەی تەکفیردا داودی کوڕی جەرجیس لەگەڵ سولەیمانی کوڕی عەبدولوەهاب باوەڕێن بە تەکفیری معەیەن نییە مسلمان نابێت تەکفیر بکرێ بەڵام ئێمە باوەڕمان بە تەکفیری معەیەن هەیە بۆیە لەوانەیە هەندێکتان یا هەندێک خەڵک لە مسلمانان کە دژی تەکفیرەکان ئەوەستەیە ئەوان دەڵێن باشە کێ کافرە بڵێ من نازانم زۆر جار پێمان دەڵێن ئەڵێ باشە فڵان کەسی کوڕی فڵان کەس کافرە کابرا کافرە مسلمانە سەلەفیەکە هەر ئەترسێ بڵێ کافرە ڕاستە ئێمە حەز لەو بابەتە ناکەین و دەستی تێ نابێن بەڵام کەسێک کافر بوو کافرە زۆر جار ئەڵێن بوتومانە فڵان کەس کە ڕئیسی ئەمریکایە کافرە وتیان وەڵی پێویستە بە ئیقامی حوجێ نەخێر کاکە ئەوەی کە مسلمان نەبێت کافرە ئەوەشی کە مسلمان بێ بەلاتەوە کافر بۆتەوە کافرە عزری نییە بەلاتەوە کافرە بۆیە ئێمەی ئەهلی تەوحید و ئەهلی سونەت تەکفیری معەیەنش دەکەین بۆیە مەذهبی سەلەفیەکان لەم مەسئلەدا لە سولەیمانی کوڕی عەبدولوەهاب و لە داود بن جەرجیس جیاوازترە لەو کاتێک کە شێخ محەممەد دەستی کرد بە داعوەکەی بۆ ئەوەی کە ئینسان بە دڵسۆزی تەوحیدی خۆی ڕابگرێ و عیبادەتی خۆی تەعالە بکات و محارەبە و جەنگی لەگەڵ شرک و مشریکین داکرێت ئەو کاتە چەندین کەس دژی وەستانەوە لەوانەی کە هاوارکردنە قەبر و قەبرپەرستیان بەلاوە شرکی ئەکبەر نەبوو کە خۆی شرکی ئەکبەرە و ئەیان شرکی ئەصغەرە لەوانە سولەیمان بن عەبدولوەهاب و ابن جەرجیس بەڵام شێخ محەممەدی کوڕی عەبدولوەهاب ڕەدیدانەوە و هەروەها شوێنکەوتوەکانی شێخ محەممەد ڕەدیاندانەوە وأكثر الشيخ من نقل النصوص الشرعية التي تدل على إمكان أن يكفر من يصلي ويصوم ويذكر الله تعالى لكتاب كان دا بتايبد لكتابي مفيد المستفيد في كفر تارك التوحيد أم كتابة قصيك خوشي هي تكفير كان زور فخري بيواكان عندك السلفي كان زور لي يترسم بوشي وازنية أما السر يم كتابة بيزانن دوي أو أخوين نوي آسانة كتابي مفيد المستفيد في كفر تارك التوحيد لسر ابن جەرجیس لەگەڵ سولەیمانی کوڕی عەبدولوەهاب دانراوە لەسەر ئەو دوو قەزەی کە باسم کرد ئەگەنا لەسەر ئەوە نییە کە عذر بالجهل نییە بۆی بیزان هەمووتان ئێوەش و ئەهلی تەکفیری بیزان لەسەر ئەوە نییە کە شێخ باوەڕی بە عذر بالجهل نییە بۆیە کتێبەکە هیچ کێشەی نییە ڕاستە توندە هەندێک بەڵام سیاقەکە سیاقی ڕەدە لەسەر ئەم مەذهەبە خەبیثەی ئەم دوو شەخصە